يعني بەداخەوە ئێمە وەڵڵاهی من زۆر عەجیبم لە خۆمان دێ، یعنی هەر لە بەیانی تا ئێوارە نەسیحەت ئامۆژگاری قسەی خێر، یعنی زەلام وا هەیە خۆ ئاگای لێتی بەقەد نوکی پەنجەی ناچێ بەگوێیە. عنی تو مامۆستایەک شەو ڕۆژ نەسیحەت دەکا، داوای دینارێک لێ ناکا، خۆت سوور ئەزانی مەبەستی خێری دنیا و قیامەتە، بۆ گوێی لێ ناگری، سەبەبت چییە؟ قەینا پێتەڵە قەبر هەڵمەگرە بۆ بە قسەی ناکەی، ئەڵێ مەڕۆ بۆ تەعزیە بۆ بە قسەی ناکەی، ئەڵێ تەعزیە دامەنە بۆ بە قسەی ناکەی. بۆ یعنی تو چیتە؟ یعنی بەتەمای چی بکەیت تو؟ ئەی تو چۆن خۆت بە موسڵمانێکی باش و چاک و ملتەزیم و دیندار و ئەوە ئەزانی کە قسە بە گوێتان ناچێ؟ ئەی باش ئەم قەبرستانانەی کە ئەمڕۆ هەمانەی کێی ئێمە نییە؟ مردووی ئێمەی تیا نانێژرێ؟ ئەیدا ئەڵێ حرامە، حرام سوێن بێ بە عەزەمەتی خوای گەورە، ئەگەر سونەت بۆیە ئەو خەڵکە نەیانەکرد مەگەر چۆن ها ئیلا ماشاء الله. ئیسە بیان وتایە سونەتە دوو ڕۆژ لە تەعزیە بۆ وەسە بزانم 10 نەفەر ئەوەستا دەی فەرموو ئەوەنە گەورەیە سونەتی هاتن بۆ نوێژی جەماعات، بۆ شەو نوێژ، بۆ چاشتە نوێژ کوا کێیکە کەمێک نەبێ ئەوانەی ترگشی کاکە بە ئێمە ناکرێ و برا چۆن بە ئێمە ئەکرێ و 2 ملیۆن دیناریش لە تەعزیە سەرفەکا وەڵا ئاسایە بەلایەوە عەتیادێ کاکە ئەی چۆن حەیامانە ڕۆعیبە، ئەی چۆن نەبێ نابێ، ئەی چۆن بۆ ئەوە ئەبێ و نابێ، بۆ ئەمەیان بۆ نابێ، بۆ ئاخا بێمە تۆزێک گوێڕایەڵ بین کاکە 7 ساڵە من لە مزگەوتە قسەی خێرتان بۆکە 7 ساڵ خوا ئاگای لێ هەر باوکێک 7 ساڵ بۆ مناڵ قسە بکە ئینشاءڵڵا ناوڕاست بەهەشت جێگایەتی. باشە 7 دانە ساڵم پێتان ئەڵێم ئەمە خێرە، ئەوە شەڕە، ئەمە چاکە، ئەوە خراپە، ئەمە باشە، ئەوە غەڵەتە، ئەوە بکەن، ئەوە مەکەن. خوا ئاگای لێ زەلام وایە بەولاترەوە ڕوا بەملاترەوە نایە. باشە بۆ قەینا سەبەب ئەگەر قسەکانم غەڵەتێکی تایە بڵێ وەرە مامۆستا کاکە وەڵامانت غەڵەتە کاکە قسەکان ڕێک نییە، تەواو نییە، مەزبوط نی، دوای ئەمە ئەگەریش تەواو دەگوێ بگرە دەبی کە گوێتەوە دەجێبەجێی کە بەتەمای چیت ئیلا کابرازان چاوەڕێچێتی چاوەڕێ ئەوەیەتی کاتێ چاو بکاتەوە بەردەکانیان ناوەتە بان سەرێەوە 2 مەتر خۆڵا ببان سەر ئینجا بڵێ وەڵڵاهی بەس خوایە بمگەڕێنەوە ئینجا گوێگرم بۆ خوایە و کاتە هیچ ئیسفادەیەکی نییە، دەی گوێ بگرن کاکە نەسیحەتێکتان ئەکرێ بزانن ئیسفادەی قیامەت دنیا هەمووی تایە.